الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زور بريس، قرآن هموي بركته يقو شي بأندازي چەند كتاب وانەی ژیانت فێر دەکات. بەمەرجێک بەوردی سەرنجی بدەی لێی ورد بیتەوە وانەکانی ژیانی لێ دەربێنی. بۆ نمونە کاتێک کە قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەخوێنینەوە و دەچینە سەر سوورەتی ئەننەمل، باسی سولەیمان پێغەمبەر عەلەیهی السەلام دەخوێنینەوە. کەسێک کە هەر ئاوا قورئان بخوێنێتەوە و ئەزانێکەوە ئەمە چیرۆکێکە و حیکایەتێکە و بەسەرهاتێکە دەجێڕدرێتەوە. بەڵام نەخێر، ئەم بابەتە قورئانیانە تەنانەت هەموو شەیەکی قورئانی پڕبەرەکەت و بەخشش بۆ ژیانی ئێستامان، بۆ ژیانی تەواوی مرۆڤایەتی تا قیامەت هەمووی دەرس و عیبرەت و پەندە. لەو کاتەدا کە پەروەردگار لە سوورەتی ئەننەمل لە ئایەتی 20 بۆ 21 دەفەرمێ: وتفقد الطير فقال ما لي لا أرى الهدهد أم كان من الغائبين لأذبحنه لأعذبنه عذابا شديدا أو لأذبحنه أو ليأتيني بسلطان مبين. أفرمي كاتك باڵندەکانی بەسەر کردەوە موسى سليمان عليه السلام بۆ ئەوەی کەوا کارێکی پێویست بە باڵندەی هودهود بکات بە سلێمانی پێدەوترێ، فەرمووی مالیە لا ئەڕە الهودهودە، باشە ئەوە من نایبینم. سەرنجی وردی قورئان بدەن. فەرمووی ئەوە من نایبینم ئەم کانە من الغائبین، یان هودهود بە سلێمانە بەبێ پرز ڕۆیشتووە و غائب بووە و خۆی لە کار دزیوەتەوە، واتە نەوەکو لێرە بێ و من نەمبینی بێ. سەرەتا ئەوە دەخاتە بەرچاو، ئایا من نایبینم یان هەر بەڕاستی لێرە نییە و بە سلێمانە هودهود غائبە و لە کار خۆی دزیوەتەوە و بەبێ پرز ڕۆیشتووە. ئەگەر ڕۆیشت بێ و ئێرەی بەجێ هێشت بێ و کارەکەی بەجێ هێشت بێ بەبێ ئەوەی مۆڵەت وەرگرێ، لەئوعەذیبەنەه عەذابا شەدیدا، سزایەکی زۆر سەختی دەدەم. ئەو لەئەذبەحەنەه، یان سەری لە لاشەی جیا دەکەمەوە، سەری دەبڕم. ئەو لەیەئتیەنی بسوڵطانی مبین، یاخود بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا و بەهێزم پێشکەش بکە بیخاتە ڕوو کە بەهۆی ئەم کارەوە ڕۆیشتووە، ئەم بەڵگە ڕوون و ئاشکرایی پێبێ. ئەمە بەسەرهاتێکە لە سوورەتی ئەننەملە لە باسی سولەیمان پێغەمبەر عەلەیهی السەلام دەیخوێنینەوە. بەڵام ئەمە دەرسی زۆر گەورەی تێدایە، بە تایبەتی دوو دەرسی گەورە لەم دوو ئاەتە وەردەگرین. یەکەم، هەر کەس لە بەرپرسیارەتی ڕای کرد و کاری خۆی جێبەجێ نەکرد، دەبێ ئەگەر بەڵگەی بەهێزی بۆ دیار نەبوون و غائب بوونەکەی نەبێ، سزای توندی بدرێ. بۆ چونکە یەک، هاوڵاتیان بەهۆی غیابی ئەوەوە تووشی زەرەر و زەحمەت بوون. بۆ نمونە فەرمانبەرێک لە شوێنەکایە بەبێ ئەوەی کەوا مۆڵەتی ڕەسمی وەرگرت بێ، کەسێک لە شوێنی دانرا بێ، چەندەها هاوڵاتی ئەو ڕۆژە بۆ ئیمزایەکی ئەو دەچنە ئەو فەرمانگەیە و هەمووی بە ناومێدی دەڕۆنەوە، تووشی عەزابێکی زۆر دەبن، تووشی ناومێدی دەبن، تووشی کاتفەوتان و کارفەوتان دەبن. بۆیە مادەم زەرەر بە هاوڵاتیان دەگەیەنێ، ئەبێ سزایەکی توند بدرێ. دووەم، خەڵکی تر چاوی لێ دەکات و گەندەڵی وەکو نەخۆشی ڤایرۆسی بڵاو دەبێتەوە. ئەگەر ئەو کەسەی کەم تەرخەمە بەرامبەر بە کارەکەی کە موچە وەردەگرێ، بەڵام کارەکە جێبەجێ ناکا، بەجێی دیاڵێ گەندەڵی تێدا دەکا، ئەگەر لێپرسینەوەیەکی توندی لەگەڵا نەکرێ. هەز تەماشای ئاەتەکە کە دەفەرمێت لەئوعەذیبەنەه عەذابا شەدیدا، ئەوە عەزابێکی زۆر سەختی دەدەم. ئەگەر بێت و لێپرسینەوەکان تەنها هەر تۆزێ وەلانان بێ و
چاو لێ سوورکردنەوە بێ هیچ نییە، ئەبێ سزایەکی وای گەندەڵ کات بردرێ کە ببێتە دەرس و عیبرەت، ببێتە مەناعە و بەرگری کە ئەم ڤایرۆسی گەندەڵیە هەمووان نەگرێتەوە. ئەگەر ئەمڕۆ ئەو چاوپۆشی لێکرا، بەیانی کەسانێکی تر زۆر لەو خراپتر گەندەڵی و خراپەکاری لەسەر زەویدا دەکەن. دەرسی دووەم کاتێک کە سولەیمان فەرمووی لەئوعەذیبەنەه عەذابا شەدیدا ئەو لەئەذبەحەنەه، سەرنجی وردی قورئان بدەن. باشە سەیرە چه عەذابێک سەختترە لەسەر بڕین. لە ئایەتەکەدا فەرمووی یان سزایەکی زۆر بەهێشی دەدەم یاخود سەری دەبڕم. سەربڕینەکەی خستە دواوە. ێ باشە سەربڕین، کوشتن بە سەربڕین ئەو پەڕی سزایتون نییە؟ بەرەوەڵڵا ئەی باشە دەبێت لەوەشتونتر هەبێ، لەو عەذابی سەربڕینەشتونتر هەبێ کە ئێمە ناونیشانی وتارەکەمان ئەوە بوو لە سەربڕین بە ئازارتر چییە؟ بەڕێزان قورئان سوبحان الله چونکە کەلامی خوایە زۆر وردە، بەڵام ئەبێ وشە بە وشە دێر بە دێر لەسەری بوەستی. ئیمامی قوشەیری دەفەرمێت لەئوعەذیبەنەه عەذابا شەدیدا، یانی لە ئازیزانی جیای دەکەمەوە و دای دەبڕم و تەنهای دەکەم. یعنی عەذابە بەهێشە بە قووەتەکە لە پای ئەم گەندەڵیەدا کە بەبێ عوزر و بەهانەش کارەکەی بەجێهێشت بێ و خەڵکی بەهۆی ئەوە تووشی ناڕەحەتی بوو بن، لە سەربڕین بەئێشتر و قورستر لە ئازاری سەربڕین ئەوەیە تەنهای دەکەم، هەرچی خۆشەویست و نزیک و مەحبوبیەتی لێی دوور دەخەمەوە. ئەمە لە سەربڕین بە ئازارترە. کەواتە لێرەوە تێگەیشتین لە سەربڕین بە ئازارتر دابڕانە لە خۆشەویستانت. جۆرەکانی دابڕان لە خۆشەویست: یەکەم، باوکو و دایک کۆرپەیان لێدا ببڕی. هیچ ئازارێک بە ئەندازەی ئەوە قورس نییە دایک و باوک کەسێک کۆرپەکان لە باوەش دەرێنێ، لەبەر چاویان ونیکە. ئەمە سەری ببڕی پێی خۆشترە. ئەو دایک و باوکە سەری ببڕی ئازاری بە ئەندازەی ئەوە پێناگا کە کۆرپەکەی لێدەستێنی. بۆیە یعقوب عەلەیه السەلام لە تاوی دووری یوسفەکەی فەرمووی یا ئەسەفا عەلا یوسف وەبیەضەت عەیناه من الحزن فهو کەظیم. لە سوورەتی یوسف ئاەتی 84 دەفەرمێ فەرمووی ئەی هاوار بۆ یوسفی جوانم، دەفەرمێ ئەوەندە پەرۆشی بوو، تووشی ئاوی سپی چاو بوو، چاوەکانی سپی هەڵگەڕا من الحزن لە خەم و خەفەتە. ئەوەندە گریا بۆ یوسف، ئەوەندە خەمی دووری یوسفی خوارد کە ئەو ئازیزیان لە باوەش دەرێ ناولیان دوور خستەوە و بێسەر و شوێنیان کرد. فهو کەظیم لە ناخی خوا وەکو مەنجەڵی بخار دەکوڵا، هەردوو چاوی کوێر بوو. بۆیە لە ئیسلامدا حرامە کە دایک و باوک جیاش بوونەوە کۆرپەل لە هیچیان مەحروم بکرێ، بە تایبەت لە ئامێزی دایکی. تەنانەت نابێ بەچکەی باڵندە و ئاژەڵیش لە دایکی جیا بکرێتەوە، نەکی مرۆڤ، چونکە ئەوانیش ڕەحم و بەزەییان هەیە. عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێت لە سەفەرێکە لە خزمەت پێغەمبەرا بووین صلی الله علیه وسلم. ڕسوولی خوا پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم دوور کەوتەوە لێمان. دوای ئەوەی کە گەڕایەوە فرأينا حمرة معها فرخان فأخذنا فرخيها فجاءت الحمرة فجعلت تفرس. جاء النبي صلى الله عليه وسلم فقال من فجع هذه بولدها ردوا ولدها إليها. فالمدكا للسنن أبي داود هاتوا والشيخ الباني دفرمي حديث صحيح. عبد الله كوري مسعود دفرمي كبيغمبري خوا صلى الله عليه وسلم دوای ئەوەی لێمان دوورکەوتەوە هاتەوە بۆ لامان، بینی حمەڕە واتە کوڵاو کوڕە، وەکو چۆلەکە وایە، شکڵی چۆلەکەی هەیە، لە کوردەواریدا پێی دەوترێت کوڵاو کوڕە. کوڵاو کوڕەیە کە دوو بەچکەی هەبوو. ئێمە چوو بووین بەچکەکانی کە تازە باڵیان لێ هاتبوو، دایکەکە چوو بوو خواردنیان بۆ بێنێ. ئێمە چوین دوو بەچکەکەمان هێنایە دەرێت لە هێلانە بچکۆلەکەی کوڵاو کوڕەکە کە لە زەویدا هەموو بینیمان لە کوردستانە بەچکە دەکا و هێلانەیەکی بچکۆلە دەکا بە پوش و پەڵاش. دەفەرمێ فاخذنا فرخەیها، هەردوو بچکۆلەکە هەردوو بە بچکۆلەکەی
بچکە بچکۆلەکانیمان هێنا لە هێلانەکەدا. کاتێک کە دایکەکە کوڵاو کوڕەکە هاتەوە دەفەرمێ باڵی لێک دەدا، دەهاتەوە سەر هێلانەکەی بەرز دەبەوە، دەهاتەوە جریوی دەکرد، زۆر پاشێو حاڵ بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من فجع هذه بولدها، چه ئازاری ئەم کوڵاو کوڕەی داوە بەهۆی بەچکەکانیەوە، ئەوە لە تاوی ئەو بەچکانە ئەو دایکە ئاوا دەکا. ردوا ولدها إليها، خێرا بەچکەکەی بدەنەوە، بەچکەکانی بۆ دانێنەوە. کەس مافی ئەوەی نییە ئەم دایکە ئاوا جەرگ سوتاوە بکە لە دووری ڕۆڵەکانی. ئەفەرمێ سەحابەکان یەکسە بەچکەکانیان بۆ دانایەوە. ردوا ولدها إليها، منداڵەکەی بدەنەوە، ئەوە لەدیەتی. جاوەرە بۆ باڵندەیەک، بۆ کوڵاو کوڕەیەک، بۆ چۆلەکەیەک، بۆ کۆترێک دروست نەبێ ئاوا ناخی بسووتێنی، بەچکەی لێجیاکەیەوە. ئەی چ تاوانێکی گەورەیە کەوا بەچکەیەک لە بەردەمی دایک و باوکی هەڵگری، نەهێڵی بە ناز بە خێوی کاو لە ئامێزی بگرێ. دووەم شت کە لە سەربڕین بە ئازارترا کەسێکی خۆشەویستت لە دەستدەی بمرێ. بۆیە کوشتن ئەوەندە تاوانێکی گەورەیە لە دوای شەریک بۆ خوا قەراردان کە لێ خۆشببوونی نییە، قەتڵ بە عەمدی لە هەموو گوناهێک گەورەترە. چونکە ئەو کەسەی تۆ دەیکوژی ئیلا ئازیزی کەسێکی ترە. تۆ پیاوێک دەکوژی ئەو ژنەی هەموو خۆشەویستی دنیای ئەو پیاوەیەتی، کە باوچێک دەکوژی ئەو منداڵانە لەم سەرزەوێدا خۆشەویستن لە باوکیان نییە، کە ژنێک دەکوژی ئەو منداڵانەی ئازیزترین کەسیان لە سەرزەویدا دایکیان و تۆ کوشتت. بۆیە کوشتن تاوانەکەی لە هەموو گوناهێک خوا پەناماندا گەورەترە، چونکە ئازیزی و کە خۆشەویستێک لە کەسێکدا دەبڕی. کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاتو خەدیجەی لەم مانگی ڕەجەبدا لەدەستدا، کاتێک کە خاتو خەدیجە وەفاتی کرد، دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە خەمبار بوو، ئەوەندە مەحزوم بوو، دڵی بە هیچ شتێک نەدەکرایەوە. ئازاری لە دەستدانی ئەو خۆشەویستەی لەسەر بڕین لەسەر 500 قورستر بوو. ئەوەندە موسیبەتەکە گەورەتر بوو لەسەر زەویدا تەسەلای دڵی نەدەهات. بە هیچ تەعزیە و دڵدانەوەیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم برینی ناوناخی ساڕێژ نەدەبوو. خوای ئەرحەم الراحیمین سەفەری ئیسرا و میعراجی لەم مانگی ڕەجەبەدا پێکرد، گەشتی ئاسمانی پێکرد، ئەو هەموو دەسەڵات و عەزەمەت و قودرەتەی خوای لە ئاسمانە بینی، ئەو هەموو ڕێزەی لێگیرا بەس بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو برینەی ناوناخی ناو دڵی بە لەدەستدانی خەدیجەی خۆشەویستی ساڕێژ بێ. یەکێ لە حیکمەتی ئیسرا و میعراج بەڕێزان ئەوەیە، ئەوەندە برینەکەی سەر دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهۆی دوورکەوتنەوە و دابڕانی خاتو خەدیجە لێ بە مردنی ئەوەندە سەخت بوو، لەسەر زەوی چارەسەری نەبوو، خوا بردی بۆ ئاسمان. بۆیە ئەو کەسانەی کەوا لە کاتی موسیبەتە دڵی کەسێک دەدەنەوە لە کاتی تەعزیە خێرێکی یەکجار گەورەیە. سەرنجی فەرمودەی پێغەمبەر بدەن صلی الله عليه وسلم کاتێک خۆشەویستمان ڕوحمان بە قوربانی بێ، ڕۆڵەی ئازیزی لە باوەشی وەفاتی کرد کە ئیبراهیم بوو، فەرمووی وئنا على فراقك يا إبراهيم لمحزونون. سەیری فەرمودەکەکەن، فەرمووی بەڕاستی بەجیابوونە و دابڕاند ئەی ئیبراهیمی کۆرپەم لەمەحزونون، هەر هەمومان خەمبارین. نافەرمێ على وئنا على موتیکە، سەرنجی فەرمودەکە وەکو خۆی بدەن على فراقیکە، ئەوە جیابوونەوەیە، تۆ یەک پارچە جەرگی من بووی ئیبراهیم، لێم جاکرایتەوە، بەخوا زۆر زۆر مەحزون و خەمبارم. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی فرمێسک بە چای پیرۆزیا دەهاتە خوارەوە لەو کاتەدا. بۆیە لە ئیسلامدا حرامە هیچ کەسێک لەبەر چای باوکو دایکی بکوژرێ، هیچ کەسێک تەنانەت کافریش بێ، تەنانەت قاتڵیش بێ نابێت لەبەر چای باوکو دایکی بیکوژیتەوە. قورئان لە سوورەتی هودا ئەم ڕاستیەمان فێر دەکا. ها عەزم کردن قورئان هەمووی دەرسە. نوح کوڕەکەی کافر بوو، بەگوێی باوکی نەکرد کە فەرمووی یا بونەیە ڕکەب مەعەنا، کوڕی شیرینم تو خوا وەرە کەشتێکەوە، کوڕم ئەم ئاوە ئامانی نییە، ئەمە غەزەبی خوایە و هیچ شوێنێک ناتپارێزێ، نە لوتکەی شاغ نە هیچ شتێک. کوڕم یا بونەیە ڕکەب مەعەنا، ڕۆڵت خوا وەرە کەشتێکەوە. وتی بەخوا باوکە نایم. دەفەرمێت لەو کاتەدا کە غەرق بوو وحال بەینەهما المەوج فكان من المغرقين. شەپۆلێک هات کوڕەکەی بەو دیواخست، ئەمجا غەرق بوو. یعنی کوڕەکە لەبەر چاوی باوکە غەرق نەبوو، خوای گەورە لەبەر خاتری دڵی ئەم پیرە پیاوە، ئەم باوکە، ئەم نوحا کوڕەکەی کە کافریشە لەبەر چاویا غەرقی ئاو ناکا،
یعنی حرامە کەسێک لە ئاوا بخنکێنی لەبەر چاوی دایک و باوکیدا، حرامە ئیعدامیکەی، حرامە گول لە بارانیکەی. خوای ئەرحەم الراحیمین لەبەر خاتی دڵی ئەم باوک و دایک ئەم باوکەی دەفەرمێ چونکە ژنەکە شێر بە کافری مرد ئەم کوڕە لەبەر چاوی باوکیان نەخنکە وحال بینهما الموج و شەپۆلێکی ئاها لێکی دابڕین تر ئەو لەو دیوا خنکە لەبەر چاوی نوح نەخنکە. بۆیە زۆر سەختە و کەسانی کەوا ئێستا خۆی گەورە سەبووریاندا دەڕۆن ڕێگەی نەهامەتی دەرەوەی وڵات بە قاچاقی دەگرنە بەر کابراڵە خۆم چاوم لێ بوو منداڵەکەم کە غەرق بوو، چاوم لێ بوو کە هاوسرم لەو کاتەدا نقمی ئاوەکە بوو خنکە. ئەوە لەو کاتەدا بڕێزان بەس خوا سەبووری دەدا ئەینا سەری ببڕی ئازاری سەربڕین هێشتا بە ئەندازەی برینی دڵی ئەو کەسەی کە لە ڕۆڵەکەی لەبەر چاویە لە ئاوا خنکاوە کە لەبەر چاویا کوژراوە هێشتا ئازاری ئەو سەختترە. بۆیە ناونیشانی وتارەکەمان ئەوە بوو لە قورئانە وەرمانگرت لە سەربڕین ئازاری بە قووەتر هەیە بەڵێ کاتێک کەسێکی خۆشەویستت لەبەر چاوی خۆتدا دەبڕێ. ئای کە تاوانکارن ئەو کەسانەی المفەڕقون بین الأحبة کە دەبنە هۆی لێکجیابوونەوەی چەند خۆشەویستێک. ئای کە ئەوانە تاوانبارن، ئای کە تاوانبارن ئەو کەسانی ژنومێردێک پڕ بەدڵ یەکتریان خۆش دەوێ بە قسە و قسەڵۆک و قسەهێنان و بردن و فیتنەیی و قسە بردن و هێنان ئەم ژنومێردە لەبەر چاوی یەک ڕەش دەکەن و لێیەکیان زیادەکەنەوە. ئای کە تاوانەکەیان گەورەیە. کەسێک سەر ببڕێ لەسەر تەلەڤیزۆن دەڵێن ئای ئەو فڵان کەسە چەند تاوانبارە، بەخوا دڵڕەقا ڕەحمی خوا لە دڵیانە کوڕە فڵان کەسی سەر بڕی وەکو ئاژەڵ خراپتر سەری بڕی. دەی بەخوا تاوانی ئەو کەسەی کە ژنومێردێکی خۆشەویست بە بوختان و قسەهێنان و بردن لە یەک دەکا وەڵڵاهی گوناهەکەی لەو کەسە خراپترە کە کەسێک بە ناحەق و ناڕەوا سەر دەبڕێ. ئێمە با دینۆک و خۆی حاڵی بینەوە قورئانە. هەر کەسێ دوو هاوڕێ بە قسەهێنان و بردن لە یەک دەکا ئەو جاش و سەرباز و فەرماندانەی لەگەڵ ئەو زۆڵە کوردانەی کە کاتی خۆی لە شاخە بە ناوی کوردایەتیەوە چەتە بوونە هۆکاری ئەنفال و دابڕانی ژن و منداڵ لە باوک و مێرد، پاشان کۆرپە و دایکیان لە یەک دەکرد، پاشان لەبەر چاوی یەکتر گول لە باران دەکران و زیندە بە چاڵ دەکران. ئەبێت تاوانی ئەو بەعسیانە ئەو زۆڵە کوردانەی شاخیش کە دەستیان تیاندا بوونیان دێش خەڵک بڕۆ خۆی ڕزگارکە تا بە ئەنفالکردنیاندا ئەبێ ئەوانە چ سزایەکی سەختیان پەنا بەخوا لای پەروەردگار هەبێ. ئەوە هیچ دادگایەکی دنیای ناتوانێت دادگاییان بکە، ئەبێ تەنها بسپێردرێن بە ڕەب العالەمین. بۆیە ساحر زۆر پیسە چونکە يفرقون به بين المرء وزوجه لە سوڕەتی ئەلبەقەرە ئاەتی 102 دەفەرمێ هەرچەند بەبێ ویستی پەروەردگار هیچ شتێک ڕوونادا. ئەو کەسانێک کەوا پشت و پەنام بەخوا قایمە سحریش کاریان لێ ناکە بە ویستی خوا، بەڵام ئیشی ساحر ئەوەیە بەهۆی سحرەوە دەیەوێ ژن و مێرد لە یەککە. بۆیە ساحر ئەوەندە پیسە دوو کەسی خۆشەویست لە یەک دەکا. با ئێمە لە قورئانەکەوە لە خزمەت سوڕەتی النمل دابووین لە کاتێکە پەروەردگار بەسەرهاتی سولەیمان پێغەمبەر عەلەیهی سەلام لەگەڵ دیارنەمانی هودهودا بەسەراتێکی درێژ دەجێڕێتەوە ئەو دەرسە گەورەی ژیانمان لێ وەرگرت. با بڕیار بدەین وەکو چۆن پەنا بەخوای پەروەردگار لە سەربڕینی هەر کەسێک خۆمان دەپارێزین. زۆرتان ئێوەی جەنابتان دەڵێ وەڵڵاهی مریشکێکم پێسەر نابڕدرێت کە خوا ڕێگەی داوە حەڵاڵە. دەبێت بەو ئەندازەیە زیاتر خۆشمان بپارێزین بە قسەیەکی ئێمە، بە ڕەفتارێکی ئێمە، بە هەڵس و کەوتێکی ئێمە خوا نەخواستە دوو خۆشەویست لە یەکتر ببن. سێیەم کەسێک خۆشەویستەکەی شوو بکات بە کەسێکی تر، ئەوەش بەڕاستی ئازارەکەی سەختە. بۆیە لە شەریعەتی ئیسلامدا دەفەرمێ حرامە الخطبة على خطبة الغير، کەسێک دڵی بە کەسێکەوەیە بە تەمایەتی هێشتا وازی لێ نەهێناوە، هێشتا مەیلی نەناوە، هێشتا دەرگیان لەسەردا نەخستووە، هێشتا ئیزنیان نەداوە، حرامە تۆ بچی خوازبێنی لەسەر خوازبێنی بکەی. چونکە ئەویش لەو کاتەدا وەکو ئەوە وایە نەشتەرگەری بۆ بکەی، بەڵام بەبێ بەنج بەبێ سەرکردن پارچەیەک لە لەشی بکەیتەوە، ئەبێت چاوەڕێی کاردانەوەی نەشیاوی لێ بکەی. بۆیە ئیسلامی ئێمە هەمووی بەرەکەتە، هەمووی ڕەحمەتە. ئەمڕۆ خەڵک کە لە عەزابدایە هی ئەوەیە لە دینەکەی خوای پەروەردگار دوور کەوتۆتەوە. بۆیە کاتێک کە خۆشەویستان لە یەکدا دەبڕێن لە جەنگێکی وەکو غەزەدا
لە جەنگێکی وەکو هەموو ئەوانەی جیهاندا ڕۆژانە بەدەیان و سەدان دایک و باوەک لەبەر چاوی خۆیاندا ڕۆڵەکانیان خەڵتانی خوێن دەکرێت. هیچ کەسێکی لە مرۆڤ دۆستانی جیهان بەناو لە دیموکراسی خوازان مویەک لە لاشیان گرژ نابێ ئیلا مەگەر ئێوەی دینداری ئەهلی مزگەوت نەبێ. بۆیە ئیسلام کاتێککە لەسەر زەویدا حکمی پێ نەکرا خەڵک وەکو چۆن سەردەبڕدرێ ئاواش عەزاوی بەشی دەتری دەدرێ بەوەی کەوا خۆشەویستان لە یەکدا دەبڕێن. باوک دەکوژن لەبەر چاوی منداڵەکان، منداڵ دەکوژن لەبەر چاوی باوک و دایک، هەروەها ئازیزان لە یەکجیا دەکرێنەوە، بوختانچیان و فیتنەچیان بەبێ هیچ سزایەک، بەبێ ئەوەی کەس پێیان بڵێ پشتی چاوت برۆیە، ڕۆژانە لە تۆڕی کۆمەڵایەتی لە ناو مەجلیسی عەشایری لە هاتوچۆی خێزانیدا دەبنەمایەی فیتنەیی و لێکجیابوونەوەی ئەو هەموو ژنومێردا. با بە خۆماندا بچینەوە بەڕێزان قیامەت هەیە. ئەگەر لە دنیاشا هیچ سزایەکە دووەرنەگرت دڵنیا بن لە قیامەتە سزای هەرە بە شیددەت، سزای هەرە سەخت بۆ ئەو کەسانەیە کە پەنا بەخوا لە دنیادا بوونە هۆی جیابوونەوەی دوو خۆشەویست لە یەکتر، و لە دنیاشا دڵنیا بن بەبێ سزا ناڕوا و ئەویش ڕۆژێک عەزابی خۆی دەچێژێ. داواکانم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت حاڵیمان کەی، پەروەردگارە باشتر لە قورئانەکەت تێمانگەیەنی، دەرسی گەورەی ژیانی لێوەرگرین. یا ڕەبی خوا بمان پارێزی لەوەی خۆشەویستانمان لێجیا ببنەوە. یا ئەڵڵاه بمان پارێزی لەوەی بەهۆی ئێمەوە دوو خۆشەویست لە ژیانە لە یەکجیا ببنەوە. یا ڕەبی ئەو خۆشەویستانەی لە یەکجیا بوونەوە خوا بە یەکیان شادکەیتەوە. ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی، شیفای نەخۆشیەکانمان بۆ بنێری، شیفای نەخۆشی دڵ و دەروونمان بۆ بنێری. بەم ئیسلامە بەختەوەرت کردوین. یا ڕەبی خوا لەسەر ڕێبازی ئەم ئیسلامە بەردەواممان کەی، خوا بەم ئیسلامە عەزیز و سەربڵندمان کەی، خوای ڕەحم بە مسلمانانی مەزلوم بکەی لە هەموو دنیادا، دەرگای ڕەحمەت لە ئێمەش و لە ئەوانیش بکەیتەوە. خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی بە ڕەحمەت و میهرەبانی خۆت. آمین آمین والحمد لله رب العالمين.